دوای ئەوەی سەرۆکۆماری عێراق ئامادە نەبوو بۆ پێکهێنانی حکومەتی نوێ ڕاستپێرێت، هاوپەیمانی بینە ئەسعەد عیدانی پارێزگاری بەسڕەی لە کاندیدکردن بۆ پۆستی سەرۆکوەزیران دوورخستەوە و 3 کاندیدی دیکە پێشکەش دەکات. لەوبارەیەوە فازڵ جابر پەرلەمانتاری هاوپەیمانێتی بینە لە لێدوانێکی ڕۆژنەمانی داوتی هاوپەیمانێتیەکەیان ئەسعەد عیدانی لە کاندیدبوون بۆ پۆستی سەرۆکوەزیران دوورخستوەتەوە. ئاشکراشی کردووە هاوپەیمانێتیەکە 3 پاڵێوراوی دیکە پێشکەش دەکات، ئەوانیش عەبدولغەنی ئەسەدی، تۆفیق یاسری و محەممەد تۆفیق عەلاوین. لایخۆشیەوە محەممەد تۆفیق یەکێک لە کاندیدەکان پشڕاستی کاندیدبوونی بۆ پۆستی سەرۆکوەزیرانی داهاتوو دەکاتەوە. لە بەیاننامەیەکدا محەممەد تۆفیق عەلاوی سپاسی هاوپەیمانی بینای کرد و ڕایگەیاند هاوپەیمانی بینە بە فەرمی ئەو دوو کەسەی دیکەی بۆ پۆستی سەرۆکوەزیرانی نوێی عێراق کاندید کردووە، بەڵام ئامادە نین ئەو پۆستە وەربگرن ئەگەر ڕەزامەندی خۆپیشاندەرانی لەسەر نەبێت. هاوکات جاسم بەخاتی پەرلەمانتاری ڕەوتی حکمەی سەر بە عەمار حەکیم لە لێدوانێکی ڕۆژنەمانی داوای ئاشکرا کردووە لە ئێستادا عەمار حەکیم ڕابەری ڕەوتی حکمە دەستی کردووە بە نێوەندگیری بۆ نزیکردنەوەی بۆ چوونەکانی نێوان سەرۆککۆماری و هاوپەیمانی بینە بەو ئامانجەی بتوانرێت کەسایەتیەک بەربژێر بکرێت بۆ پۆستی سەرۆکوەزیران کە جێگەی ڕەزامەندی شەقام و خۆپیشاندەران بێت. بەخاتی بە هەوڵە سیاسیەکان و خاوبوونەوەی گرژیەکان گەشتبینە و دەڵێت پێشبینی دەکەن کە لەم هەفتەیەدا قەیرانەکە چارەسەر بکرێت و کەسێک بۆ پۆستی سەرۆکوەزیران دەستنیشان بکرێت. کوتلەی سایرون کە تا ڕادەیەک پشتیوانی لە هەڵوێستەکەی سەرۆککۆمار دەکەن لە ئازاری بەدرزیادی پەرلەمانتاری ئەو کوتلەیەوە ڕایگەیاندووە پێویست ناکات هاوپەیمانی بینە سووربێت لەسەر بربژێرکردنی دیاریکراو بۆ پۆستی سەرۆکوەزیرانی عێراق، چونکە سەرۆکوەزیرانی داهاتوو سەرۆکوەزیرانێکی ڕاگوزەر دەبێت بۆ ماوەیەکی کاتی، واتە تا ئەو کاتێ هەڵبژاردنێکی گشتی لە عێراق ئەنجام دەدرێت. هەر لە چوارچێوەی جموجوڵ و هەوڵە سیاسیەکاندا بۆ چارەسەرکردنی قەیرانی ڕاستپاردنی کەسێک بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیران، محەممەد خالیدی سەرۆکی کوتلەی بەیاریق ئەلخەیر لە پەرلەمانی عێراق بە سۆمەریە نیوزی ڕاگەاندووە لەگەڵ 170 پەرلەمانتاری دیکە کەواژۆیان لەسەر نامەیەک کردو بۆ ڕەچاوکردنی تایبەتمەندیەکانی سەرۆکوەزیران ڕۆژی دووشەمە لەگەڵ دکتۆر بەرەم ساڵح سەرۆککۆماری عێراق کۆ دەبنەوە. ئەوەش بە ئامانجی دۆزینەوەی ڕێگە چارێک بۆ دەرباز بوون لەو قەیرانی عێراقی پێدا تێپەڕ دەبێت و ڕاستپاردنی کاندیدێک کە جێگەی ڕەزامەندی شەقام و لایەنەکانیشی لەسەر بێت. بە گوێرەی چەند سەرچاوێکی ئاگادار ڕۆژی شەممە 28 کانونی یەکەمی 2019 بەرەم ساڵح سەرۆککۆماری عێراق گەڕاوەتەوە بەغدای پایتەخت و لەگەڵ گەیشتنەوەشی جموجوڵی لایەنەکان بۆ دۆزینەوەی ڕێگە چارێکی گونجاو بۆ قەیرانی ڕاستپاردنی سەرۆکوەزیران بە چڕی دەستی پێکردووە. دوای دەستەکار کێشانەوەی عادل عەبدولمەدی سەرۆکوەزیرانی عێراق لە سەرەتای ئەم مانگەدا قەیرانێکی نوێ ڕوبەڕووی عێراق بووەتەوە، ئەویش ڕێک نەکەوتنی لایەنەکان و خۆپیشاندەران لەسەر کاندیدی داهاتووی سەرۆکوەزیرانی عێراق. هاوپەیمانی بینە لە ماوەی ڕابردوودا چەندین کاندیدی پێشکەش کردووە، بەڵام لەلایەن خۆپیشاندەرانەوە ڕەت کراونەتەوە. ئەوانیش هەریەکە لە محەممەد شەیاع سوودانی، قوسەی سوهەیل، ئەسعەد عیدانی. لە دوایین پێشاتیشدا هاوپەیمانی بینە بە سەرۆکایەتی نووری مالیکی و هادی عامری و قەیس خەزعەلی 3 کاندیدی دیکەیان بۆ پۆستی سەرۆکوەزیران ئامادە کردو و پێشبینیش دەکرێت لای خۆپیشاندەران قبوڵ بکرێن. 3 کاندیدە نوێیەکەی پۆستی سەرۆکوەزیرانی عێراق پێک دێن لە محەممەد تۆفیق عەلاوی پەرلەمانتاری پێشوو وەزیری گواستنەوە لە سەردەمی حکوومەتەکەی مالیکی، فەریق تۆفیق یاسری ئەفسەری خانەنشین و فەریق ڕوکن عەبدولغەنی ئەسەدی فەرماندەی هێزەکانی دژە تیرۆری عێراق. الآن أصبحت هناك صحوة حقيقية لدى المواطن. أصبح المواطن